منەزانم سەرەتای هەفتەی داهاتوو یەکێتی و پارتی کۆ دەبنەوە بە تەحدید نازانم چ ڕۆژێکە بەڵام هەردوو لە مەکتەبی سیاسی لە پەیوەندیدان بۆی ڕۆژەکە تەحدیدکەن و تەسەور دەکەم ئەو کۆبوونەوەیەکی جددی دەبی کۆبوونەوەیەک دەبی مناقەشەی دابشکردنی پۆستەکان دەکرێت و کاندیدی سەرۆکی حکوومەت کە ڕادسپێردرێ بۆ دروستکردنی کابینە دیارە لەسەر ئەوە ساسە گفتوگۆ دەکرێت لەسەر جێگرەکەی لەسەر پەرلەمان لەسەر پۆستەکانی تر بۆەوەی یەکێتی نیشتیمانێکی لەسەر ئەساسی ئەو پۆستانەی کە بەری دەکەوێت کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی بکە و کەسایەتەکان تەسبیت کە کەسایەتەکان تەسبیت نەبوون لای یەکێتیەوە نەخێر تەسبیت سەردانی هەموو هێزە سیاسیەکانی ناو وڵاتە عەرەبیەکان بوو تقریبا 25 وڵات 67 حزب بەشداریان کرد لە ئەم کۆبوونەوەیە کۆنگرەیەک بوو لە نێوان وڵاتی چین و یعنی حیزبی شووعی چین و ئەو حیزبانە لە عێراق هەموو حیزبەکانی وەکو داعوە و سەدری و حکمە و ئەوان هاتبوون لە هەرێمی کوردستان یەکێتی پارتی لەو حیزبانە لەوێ گفتوگۆ لەسەر ئەوە بوو کە چەند دەتوانین هاوکاری یەکتری بکەین و عنوانی ئەم کۆنفرانسە کە چەند ڕۆژێکی خایان پشتێنە و ڕەبتی بینی وڵاتان پێکەوە ژیان و یەکانگیری بەرژەوەندیەکان تەلاقی المەسالح و هەروەها لەم گفتوگۆیەدا باسیەوە کرا کە چین دوای هەرەسێنانی سۆڤێت مرەشەحە بۆ قوتبی دووەم لە نظامی دەولی لە دنیا بۆی ئەم هاوسەنگی کە پێشترێ هەبووە لە نێوان زلهێزەکانە و هاوسەنگیە جاریشتر بگەڕێتەوە لە هەمان کاتیشدا ئەوەی کە پەیوەندی بە تەجروبەی سینیە هەموو لایەکمان تاکیدمان لەسەر کرد بە تایبەتی ئێمە وەکو کورد تاکیدمان لەسەر کردەوە کە سین بۆیە بۆ بەهێزێکی گەورە و بۆ بەهێزێکی اقتصادی زۆر گەورە لەبەر ئەوەی سین نەهاتوە دەست هەندێک وڵات هەیە ناتوانانی بسمار دروستکە دەچی خەریکی مەفاعلینەوەی دەبی سین وای نەکردو سین ئەو شتان دەکە کە لە ئەساسەوە لە زەراعەتی بچووکەوە لە سەناعەتی بچووکەوە دەستی پێکردو وەکو میراتێکی کولتوری قدیم لەسەر ئەو ئەساسە ئەو اقتصادە عیملاقی دروست کردەوە بۆیە ئەم اقتصادە عیملاقی سین قابلی شکاندن و لە بنهاتن نییە داوامان لێکردن کە دەبی هاوکاری وڵاتان بکەن وڵاتانی بەتایبەتی ملەتانی کە لە پێناو ئازادی و سەربەخۆی کار دەکەن و داوامان لێکردن کە مەشروعێکی متەکامیلیان هەیە بۆ ئاوادانکردنەوەی ناوچانەی کە بەر لە ئەنجامی ئیرهابی داعش تێکدراون وەکو شەنگال و بارودۆخی کۆمەڵایەتی یەزیدیەکان و جێڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان یەک لە وڵاتانەی کە لە کۆنەوە مامجلال هەمیشە ئیحتیمامی پێدا لە زمانی گەنجێتیەوە یعنی زیارەتی مامجلال بۆ چین لە پەنجاکانەوە دەستی پێ کردووە بەردەوام ئەوەش تاسیری خۆی هەیە